شرۆڤەی زیاتری ئەم پرسە دەکەین سەردانەکەی سەرۆکوەزیرانی عێراق سوودانی بۆ واشنگتن و کۆبوونەوەی لەگەڵ بایدن و بەشێک لە ئیدارەکەی بایدن دەمانوێت بزانین کە دیدوبۆچوونی جیاواز و خوێندنەوەی جیاواز لەسەر ئەو سەردانە هەیە. کەواتە فەیسەڵ ئێسرابادی باڵۆزی پێشووی عێراق لە نەتەوە یەکگرتووەکان بەڕێزیان ڕاستە و خۆ لەگەڵمان دەبن. بەڕێز فەیسەڵم کاتتان باش، سوپاس بۆی کە ئامادەن لەگەڵ ئێمە. سەرەتا لە گرنگی سەردانەکەەوە دەست پێەکەین بزانین بە دیدی ئێوە ئەم سەردانە چ گرنگێکی تێدایە بۆ هەردوو لە عێراق واشنگتن؟ من پێم وابێ یەکەم سەردانە و زۆر گرنگە لەگەڵ ئیدارەی بایدن. بۆچی؟ چونکە ماوەیەکی زۆرە پێم وابێ لە ئیدارەی ئۆباماوە ئەمریکا هیچ جار سیاسەتێکی ڕوونی نەبووە ئەمریکا بەرامبەر بە عێراق و بایدنیش نەیبوو لە ئەجەنداکەیدا، ترامپیش نەیبوو، تەنها ئۆباما هەیبوو. بەڵام بابەتەکەی سە ئێران هاتۆتە ناوە، بۆیە زۆر گرنگە بۆ سەرۆکی ئەمریکا و سەرۆکوەزیرانی عێراق بۆی کە تێگەیشتنێکی باشیان هەبێ ئەوەی کە پێڵێن سیاسەتی ئەمریکا لە عێراق زانی چۆنە بێ بۆ دوای شەڕی داعش. ئێمە تا ئێستا ئەم سیاسەتەمان نییە و دەبێت دایڕێژن. جەنابی باڵوێز، من بە گرنگی سەردانەکە بۆچی دەستم پێ کرد لەبەرەوەی ئێستا خوێندنەوەکان هەم لە ناوخۆ هەم لە دەرەوە بەو شێوەیە کە بەشێک پێی وایە سەردانەکە بەرهەمدار و ئامانجدارە، بەشێکیش بە پێچەوانەوە لی دەڕوانن کە دەڵێن ئەم سەردانە هیچ بەرهەمێکی نابێت. کەواتە تۆ لەگەڵ کام ڕایەیت؟ بەرهەمی دەبێ یاخود نا؟ من پێم وابێ زۆر گرنگە و دەکرێت بۆی کە بەرهەمدار بێ. پرسیارەکە ئەوەیە سەرۆکوەزیرانی عێراق دەتوانێت چی بکە بە تێڕوانینی ئەمریکا، واتە چ جۆرە ڕێککەوتنێک ئەتوانێت پێی بگا لەگەڵ ئەمریکا واژووی بکە لەگەڵیان وەوە بکات کە پشتیوانی پەرلەمان و سیاسەکانی عێراق و کابینەکەشی لەگەڵ بێ. ئەمە پرسیارەکەیە. زۆر شت هەیە کە عێراق پێویستی بە ئەمریکایە هێشتا وەکو چوارچێوە استراتیژیەکەی کە هەیە لە نێوان ئەمریکا و عێراق و عێراق هێشتا پێویستی بە ڕاهێنانە هەماهەنگی هەواڵگریە لەگەڵ ئەمریکا. بە ئەومان لەبیر نەچێت کە لە 2011 کاتێک کە ئەمریکا کشایەوە هەموو ڕاهێنانەکان بە سوپای عێراق ڕاوەستا و هەموو هەماهەنگی هەواڵگریەکان ڕاوەستان و 3 ساڵ دواتر 2014 دوو لە سەرسەی بڵێن یەک لە سەرسەی عێراق کەوتە دەست داعش. یعنی ئەومان نابێ لە بیرچێ. ئێمە هێشتا زۆر پێویستمان بە ئەمریکایە لە ڕێگەی تەکنۆلۆژیاوە و ئەکرێ ئێمە هەماهەنگیمان هەبێ لەگەڵ رووسیا و چینیش لە بواری با بڵێن نەوت، بەڵام لە بواری تەکنۆلۆژی و لە پاراستنی خۆمان و پاراستنی ژینگەی عێراق کە بابەتێکی زۆر هەستیارە بۆ عێراق هیچ جێگرەوەیەک نییە بۆ تەکنۆلۆژیای ئەمریکا. کەواتە تا چەند گرنگە عێراق وەکو دەوڵەتێکی فیدراڵی بەرژەوەندیەکانی خۆی لەگەڵ ئەمریکا بپارێزێت لەم دۆخەی ئێستا کە تۆ باسی دەکەی دەڵێ هێشتا پێویستێکی زۆری بە ئەمریکایە؟ بەڵێ. ئەو پرسیارەی جەنابەت دوو بەشی هەیە. بەشی یەکەمیان باسی عێراقێکی فێدراڵت کرد. هیوای من ئەوەیە کە ئیدارەی ئەمریکا بەڕوونی بە سەرۆکوەزیرانی عێراق بڵێ عێراقێکی فێدراڵ واتە عێراقێکی بەهێز، واتە هارمۆنیەک هەبێ، لێک گونجان و لێک تێگەیشتنێک هەبێ لە نێوان هەولێر و بەغدا کە زۆر گرنگە وا دەکات عێراق بەهێزتر بێ. مەبەستم چییە لە بەهێزی؟ مەبەستم لەوەی عێراقێکی یەکگرتوو بێ و عێراقێک بێ کە فرەپێک هاتە بێ، فرە ڕەنگ بێ و سنوورەکانی خۆی بپارێزێ، ڕێگە بە دەستێوەدانی دەرەکی و دراوسەکانی نەدا، ڕێگە بە دەستێوەدان لە سیاسەتی دەرەوەی نەدا. عێراقێکی فدراڵ زۆر گرنگە و دەبێ ئەمە بپارێزرێ. هەتا ئەو ڕادەیەی
من ئاگادارم و ئیدارەی بایدن پێشبینی دەکەن و دەیانوێ ئەمە بۆ سەرۆک وەزیران سوودانی زەق بکەنەوە هەر کێشەیەکە بێ لە نێوان هەولێر و بەغدا هەر ناکۆکیەکە بێ زۆر ئاساییە بەڵام ئەوەی کە ئەمریکا و سەرۆکی ئەمریکا دەیەوێت کە دەبێت ئەم پەیوەندێت چاک بکرێتەوە ئەمە بۆ عێراقێکی فێدراڵ گونجاوە و دەکرێن کێشانە چارەسەر بکەن و عێراق سوود دەبینێ بەرژەوەندی هەیە لەوەدا کە لە وەبەرهێنانی ئەمریکی لە وەبەرهێنانی ڕۆژئاوایی ئەگەر بێتە عێراقێکی فێدراڵی ڕاستەقینە و سوپای بەهێز دەکا و هێزەکانی خۆی پڕچەک دەکا وا دەکات کە ببێتە عێراقێک دڵنیا بێتەوە لەوەی کە جارێکی دیکە داعش نابێتە هەڕەشە لەسەری و ئەمە دوجار لە بەرژەوەندی هەموو تاکێکی عێراقا هەر لە فاوەوە بیگرە هەتا هەرێمی کوردستان هەتا لە فاوەوە تا زاخۆ لە بەرژەوەندی هەموویانە. بەڵێ من پرسیاری دیکەم هەیە لەگەڵ بەڕێزت بەڵام نامەوێت ئەوەم لە دەست بچێکێکە لە پرسیارەکانی منیش باسی پەیوەندیەکانی هەولێر و بەغدا دەکرد ئەم سەردانەی سەرۆک وەزیرانی عێراق بۆ واشنگتن دەتوانێت گۆڕانکاری لە پەیوەندیەکانی هەرێم و بەغدا بکات لە چوارچێوەی دەستوردا کە پارێزەری هەموو هاوڵاتیەکی عێراقیە کە بۆ خۆتان ئاگادارن ئێستا چەندان دۆسی هەڵپەسێراو لە نێوان هەولێر و بەغدا ماوەتەوە. من هیوام وایە بە یەک سەردان باوەڕ ناکەم بەڵام هیوادارم کە ئیدارەی بایدن بەشدار بێ و گوشار بکە لە ڕووی دیبلۆماسیەوە مەبەستم لەگەڵ هەموو پارتە سیاسیەکانی عێراق قسە بکە بە دڵنیایی لەگەڵ سەرکردەکانی کوردستانیش قسە بکە و لەگەڵ سیاسەکانی عێراقیش قسە بکە کاتێک کە ئەمریکا لە ڕووی دیبلۆماسیەوە هاتە ناو بابەتەکەوە عێراقیەکان زۆر زیاتر مکوڕ دەبن لەوەی کە چارەسەری کێشەکانیان بکەن بۆیە من پێم وایە زۆر گرنگە بۆ بەغدا بۆ هەولێریش بگەنە ڕێکەوتنێکی باش کێشەکانیان چارەسەر بکە من پێم وایە بەغدا دەیەوێت کۆنتترۆلی هەولێر بکە بە شێوەیەک لە شێوەکان کە بە گوێرەی دەستور نییە ئەمە دژی دەستور ئەوەی کە عێراق دەیەوێت بیکە بۆیە هەندێک بربەستی یاخود پارێزبەندی دەستوری هەن بۆ هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان زۆر پابندە پێوەی و هەموو کارەکانی خۆی کردو ئەوەی بەرپرسیاتی لە سەرشانی ئەوەی کە ماوەتەوە لە عێراقەکە دەبێ ئەنجامی بدات بۆیە دەستور زۆر پیرۆزە زۆر گرنگە ئەگەر ئێمە پابندی ئەم دەستورە بین کە خۆمان دەنگبان پێداوە مەبەستم لە هەموو پارتە سیاسیەکانە وا دەکات کە یەکگرتوویەکی زۆر باش لە عێراقێکی فێدراڵدا دروست بێ هیوای من ئەوەیە کە ئەم پرۆسەیە دوای ئەم سەردانە دەست پێ بکە من باوەڕم بەوە نییە کە پەرجوویەک ڕوو بدا لە واشنگتن بەڵام هیوادارم دەستپێکێکی باش بێ مەبەستمە هەر لەسەر هەرێمی کوردستانە و پرسیارەش بکەم جەنابی باڵوێز کەواتە هەرێمێکی سەقامگیر لە ڕووی ئابووری و ئەمنیەوە چ گرنگێکی بۆ عێراق هەیە مەبەستم هەرێمی کوردستانە زۆر گرنگە هەبوونی کوردستانێکی سەقامگیر زۆر گرنگە بۆ ئابوووریەکی سەقامگیر و ئاسایشێکی باش بۆ عێراق نقطە سەری دێڕ بۆیە هەولێر و بەغدا زۆر پێویستیان بە یەکە دەبێت دان بەوەدا بنێن هیچ کامیان کۆنتترۆلی ئەویتر نەکە دەبێت دان بەوەدا بنێن کە ناچارن پێکەوە لە بەرژەوەندی ئاسایش و بەرەوپێچوونی ئابووری و داهاتی وڵاتەکەیان هەموو تاکێکی عێراقی پێکەوە کارکە من لە دڵەوە هیوە ئاخوازم کە ئیدارەی بایدن ئەم بابەتە زۆر بە گرنگی وەربگرێ و بە شێوەیەکی ڕاستە بابەتی ناوخۆیە بەڵام ئەکرێ ئیدارەی بایدن ئەمە زۆر بە گرنگی وەربگرێ و بە تەواوی ئەم هەفتەیە ئەم پەیام بگەین سەرۆک وەزیرانی عێراق دوا پرسیار بۆ بەڕێستان باست لەوە کرد کە گرنگی ئەمریکا بۆ عێراق چییە و عێراق دەبێت چۆن پابند بێ و چی بکات بەڵام من دەپرسم ئەی واشنگتن چی لە عێراق دەوێت پرسیارێکی زۆر نایابە ئەمە ئەوەستێتە سەر عێراق ئێمە لە دۆخێکدا بووین لە چەند مانگی
ڕابردوو لەوانەیە ماوەیەکی درێژتریش میلیشیەکانی سەر بە ئێران لە ناو عێراق هەوڵیان داوە کە سیاسەتی دەرەوەی عێراق تێک بدەن و ئاوژووی بکەنەوە مەبەستم لە پەیوەندیەکانی لەگەڵ ئەمریکا لە وڵاتانی دیکە بۆیە پرسیارەکە بۆ عێراقیەکانە پێشەوەی من وەڵامی پرسیارەکەی جەنابەت بدەمەوە ئایا حکوومەتی عێراق ئایا حکوومەتی بەغدا دەیەوێت وڵاتێکی سربەخۆ بێ و لە ئێران دوورکەوێتەوە سیاسەتی خۆی پیادە بکە و پابەندی سیاسەتی خۆی بێ ئایا حکوومەتی بەغدا دەیەوێت سیاسەتی دەرەوەی خۆی هەبێ سربەخۆ بێ و ڕێگە نەدات کە چەند گروپێک بێن سیاسەتی وڵاتێکی دراوسێ بەسەریدا بسەپێنن ئەگەر ئەم وەڵامە بەڵێ بوو و عێراق بڕیاری داوتی من وڵاتێکی سربەخۆ و دەمەوێت وەکو وڵاتێکی سربەخۆ لە ڕۆژڵاتی ناوەڕاست لە کەندا و لە وڵاتانی دیکە وەکو سربەخۆ کار بکەم دەبێتە هاوپەیمانێکی زۆر باش بۆ ئەمریکا بۆیە من هیوادارم کە ئەم بڕیارەی کە عێراقیەکان داویانە و ئەیدەن ئەوەی کە سوودانی وتوێتی سوودانی شتێتی دەیانەوێت پەیوەندێکی باش لە نێوان وڵاتەکەی لەگەڵ تورکیا و سعودیا و ئێران و وڵاتانی دیکە بێ بەڵام بە شێوەیەکی سربەخۆ. بەڕێز فەیسەڵ ئیسرابادی باڵۆزی پێشووی عێراق لە نەتوێ گرتوەکان لە واشنگتنەوە گەلێک سوپاس کە بەشدار بووی.